من ناوباري معروف البوليس زيما لمكتبي كوشش يعني براتي ياريا كمو دست خوشی باوکمو مام سبجار دکم که یارمتیم دادنو سپاس راینا رکم دکم که یارمتیم دادن هر حالا یکم بیشتر لداعتو دم لعيبة که والرانكينج ما بيتو عز دكم بجداري بطلقاني دروا بكمو بما اللعيبة كي باش ومستواهم باش بيتو. سەرەتا بەخێراتنتان دەکەم من بەشدار سەربەستم ڕاهێنەری تۆپی سەرمێزیانی وەرزشی برایەتی و ڕاهێنەری ئەکادیمیانی برایەتیم بەڵێ سەرەتا کە کاکبارین هاتە لامان لەگەڵ باوکی ئەم کوڕا وەکو تێستێک هەفتەیەک تێستمان کردمانایە بزان ئەو مۆهیبەی تێدایە دەبێت بە یاریزان یان نابێت بە یاریزان خۆشبەختانە ئەوەی ئێمە چاوەڕێمان دەکرد لە بارین هەر ئەوە بوو کە وەکو پاڵەوان خۆی دەرخست یانی ئەم کوڕە سیفاتێکی تێدایە وەکو سیفاتی گەورە تەسەڕوف دەکەوە وەکو منداڵ تەسەڕوف ناکاتن کوڕێکی عاقڵە زیرەکە زۆر گوێڕایڵە لە یاریکردن ماشەڵای دەوێتن یانی ئەو شتانی کە من تەوجیهاتی پێ دەکەم یان پێ دەڵێم ئەو هامەکە ئەو هابکە بالفعل هەموو شتەکانی تەطبیق دەکاتن ئەو شتی دووبارەی تێدا نییە ئەو کوڕە بەڕاستی لە ئاخر تەسفیاتش کە بەشداریمان کرد لە تەسفیاتی هەڵبژاردی عێراق لە بەغداد مستەوایەکی باشی پیشاندا یانی بووە جێگەی یانی سەرسوڕمانی کۆمەڵێک ڕاهێنەر و کۆمەڵێک یاریزان کە بەو تەمەنە بچووکەوە بتوانێت ئەم یاریانە بکە ئاسێکی وا باش پیشان بداتن وارین دوا ڕۆژێکی باشی هەیە هیوادارم عاقڵانە بیکاتەوە عاقڵانە تەسەڕوف لەگەڵ ئەو کاتانە دێ کە خۆی داوای دەکاتن جا بۆیە من هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم ئەوەی بە ئێمەش بکرێت ئێمە بتوانین هاوکاری بکەینەوە بیتوانین بیکەن بە یاریزانێکەوە جێگەی یعنی دڵخۆشی ئێمە و خانەوادەکەی بتن وەڵی من لێرەوە دەتوانم یعنی زۆر سوپاسی باوکی بکەم مامۆستا معروف و دایکی مامۆستا شنۆ کە زۆر هاوکاری ئەم منداڵن زۆر ینی لەگەڵی ماندوون بە بەردەوام لە تەمرینەکان ئامادەیە بێدابڕان و سوپاسی خۆشی دەکەم کە کوڕێکی جۆرا لە هیوادارم سەرکەوتی بێت. سەرەتا بەخێراتتان دەکەم من وەکو معروف ڕەسوول باوکی ڤارین کەوا تەڵەبەیە لە قوتابخانەی کۆشش دەستخۆشتان دەکەم بۆ بە داداچوونێت و ئەو پەرۆشتێتان لە بۆ ڤارینکەوە وەکو منداڵێکی کۆشش بەهرەیەکی تێدایە ماشەڵڵا وەکو یەکەم جارکەوە وەکو تێستێکی نامە ئێرە بەهرەی زۆری تێدایە ڤارین لە ڕاضەی بەڵام تاکە بەهرەی کە لێمان دیتەوە ئەوە بوو بۆ سوکبە بە برادراتی هاتمە ناو قاعی برایەتی لەوەی هەروە تەمەشایەکی بکەم کوڕەکەیت کەم لێرە هەندە گەمەی دەکرد وتی با بە من حەزم لەو گەمەیە گوتم مامۆستا ئەگەر دەتوانی تێستەکی بکەین بزانێەوە دوو ڕۆژی تێست کرد گوتی بۆ هەفتەی داناوە بەڵام بە سێ ڕۆژی تێستی کرد گوتی مامۆستا ئەو کوڕە دەبیتە لاعیب. ڤارین ئەگەر بێت و بیەوێتە یاریزانێکی پاڵەوان بتوانێت بەشداری لە پاڵەوانەکانی پاڵەوانەتە بەهێزەکان بکات لە کوردستان و عێراق و دەرەوەی عێراق پێویستە خەو خۆراشی چاک بکات گوێڕایەڵی مامۆستایەکانی بین لە تەمرین گوێڕایەڵی یاریزانەکان بێن نابێت خۆی بە شتی لاوەچیەوە مەشغوڵکە دوورکەوێتەوە لە سۆشیال میدیا و دوورکەوێتەوە لە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان پێویستە ئەو ڕێنماییانەی کە لەلایەن ڕاهێنەرەوە پێی دەدرێت وەریگرێت ینی ئەو کاتانی کە بڵێن بۆ ئیسراحەت بۆی تەرخان دەکرێت بیکات ینی بەگشتی دەبێت گوێڕایەڵی خانەوادەکەی بێ و گوێڕایەڵی مامۆستایەکەی بێ لەبەرەوەی ڤارین ئێستا لە تەمەنێکی منداڵە لەوانەیە کۆمەڵێک خولیا و ئارزووی سیر بێتە مێشکی منداڵەوە بەڵام خۆشبەختانە ڤارین لەم شتانەوە ویدیادواسم کرد دوورە هیوادارم بەرەنگاری هەموو ئەو شتە خراپانە لاوەچیانە بێتنەوە سالبانە بێت کە بێتە بیر بزی لە فترەی زۆر کەمە تقریبا هەشت لە بۆ لەو ناوەندەیەوە هات هەتا ئێستا ماشەڵای لێبیتن دیارە مدەڕیبەکەی زۆر ڕای لێوە زۆر مادیشەن دەستخۆشیی زۆر گەرمی لێ دەکەمکەوە هەردەم هەوڵ دەدا لەگەری لەوەی هەڵەکانی لە بۆ چاکاتەوە بە باشترین شێوە فێرە تەکنیکە ڕسمیەکانی شێوەیەکی ئەکادمی لە تێنس فێری کوڕەکەم بکاتن و بەشداری یەک دوو بتوڵەشی پێکەوە ئاخر بتوڵێ چوین لە دهۆک هەر بەشداری پێکرد وەکو چاوکردانەوەیەک
لە هەولێر بەشداری پێکردێ و کچەکەرانە تەمەنەکەی و فترەی یاریەکەی ڕێی نەدەداکەوە بەشداریەکە بەڵام پێیان ڕادەدیت هەتاوەکو لە بەغدا بووە جێی سەرسوورمان و چەندین ڕاهێنەر و جەماعەتی اتحادی عێراقیکەوە بەو فترەکەمە چۆن ئەو لاعیبە دروست بووە و ئینشەڵڵا لە داهاتوودا دەبێتە دڵخۆشی لە بۆ هەموو لایەکمان و بەنسبەت ئەوەی کەوا جەدولەکانیشی هەتا حەدەچی نەمانێشتێت تاسیر لە خوێندنەکەی بکاتن خوێندنەکەی بەلایەک و ڕاضەکەی بەلایەک بەڵام هەردوو لای هەردەبی کۆششی تەواوی لە بۆ بکاتن بۆی لە هەردوو لایدا سەرکەوتو بێت بکات تەنیا ئەگەر لە خوێندنەکەی سەرکەوتو بیان ئەو بە پاش بەخی نابێ لایەک وە قوربانی لایەکەی تر بکاتن هیوادارم سەرکەوتو بن ئینشەڵڵا ئێوەش پاڵپشتی بن ئەوە دەبێتە جێخۆشی لە بۆ مە و لە بۆ مدەڕیبەکەی و هەروە لە بۆ قوتابخانەی کۆشش دەستخۆشتان دەکەم سەلام